ئایا تۆ خوێندکارێک بە تایبەت کۆدی دوانزەکان سارد بوویتە لە خوێندن و بێتاقەت بوویتەوە ئەڵێ شەهادە هیچ قیمەتێکی نەماوە هەر لە سەرەتای کۆدی دوانزەوە ئەڵێ من بۆچی بخوێنم کە تاقیناتێک نییە واتە یان لە هەر قۆناغێکی خوێندنی ئەوە ئەم ڤیدۆیە بۆ تۆیە. سڵاوتان لێبێ لە زنجیرە ڤیدۆی هاشتاگ لەگەڵ کۆدی دوانزەدا گەڕامەوەلاتان. من وەکو خوێندکارێک ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم لە زنجیرە ڤیدۆیەدا کە زنجیرە ڤیدۆ یەکەم ناساندنی هاشتاگی کۆدی لەگەڵ کۆدی دوانزەدا بوو. دووەم ڤیدۆمان لەسەر ئەوە ئەبێت کە هەر لە سەرەتای کۆدی دوانزەوە چۆن تووشی ساردبوونەوە و بێئەمەل نەبین واتە چۆن وا نەبین کە بڵێن شەهادەی هیچ قیمەتێکی نییە تەعینات نییە کێشە کۆمەڵایەتێکی ژیان ئەمە ئەوت پێ بڵێم کە خۆت مەدە بەدەست ژیانەوە بەرەو ئامانجەکەت بڕۆ. منیش وەکو تۆ خوێندکار میخۆڵ ڕۆژێک لە ڕۆژان لە ماوەی خوێندنەکەمدا لە نیوەی ڕێگە سار نەبوومەوە بۆ هێگەیشتم بە ئامانجەکەم. میش ئەمەوێ ئەوەت پێ بڵێم کە ژیان باوات لێ نەکا لە ئامانجەکە دوا بکەوێت. بێگومان هەموو مرۆڤێک تووشی ساردبوونەوە ئەبێت بەڵام گرنگ ئەوەتانەیە ساردبوونەوەکە کاریگەری نەکاتە سەر ئامانجەکەت کە دوات بخات لە بەگەیشتن بە ئامانجەکەت. ئەو کەسانی کە گەیشتون بە ئامانجەکەیان بێگومان لە نیوەی ڕێگا سار نەبوونەتەوە بۆیە گەیشتن بە ئامانجەکەیان. بێگومان لەی ڕۆژگارەکە کە خۆمانی هاتیان ئێمەوەگەجە واقعیان کە پێت بڵێن ڕاست دەکەیکە چەندان کێشی کۆمەڵایەتی قەیرانی دارایی زۆر کێشا ڕووی تێکردوین بەڵام گرنگ ئەوەتانێ ئێمە خۆمان ناو هەموو کێشانەدا سەربەرزۆ بکەین و بەرەو ئامانجەکەمان بڕۆین گوێ خۆمان نەدەین بەدەست ژیانەوە. من ئەوێ لە 4 خاڵدا بۆت کۆ بکەمەوە کە شەهادەی گرنگێکی هەیە بۆ تۆ. یەکەم خاڵەوەتانێ کە خوێندکار ئەڵێ لە چی قۆناغێکی خوێندنە یان بەدایە کۆدی دوانزە ئەڵێ شەهادە چ قیمەتێکی من بۆ بخوێنم لەی وڵاتە کوردستان وارە چەندان کێشەی کۆمەڵایەتی. من یەکێک ئەناسم کە خۆم واقعیان ئەم چیرۆکی بۆم گێڕاوەتەوە ئەڵێ خوێندکار لە 80-90ەکان ئەو کاتێک ئەم خوێند خەڵک گاڵتەی پێمەکرد هەر بەم لاوزا ئەیانە تۆشیێتی بۆ خوێنی خوێندن چ قیمەتێکی لێ وڵاتە گاڵتەیان پێمەکرد وتی خوێندنەکەی خۆمم کرد سەد شەشم تەواو کرد بە دەرەجەیەکی باشیش. حەزی لە چی بوو؟ حەزی لەوە بوو بڕات بۆ قانون. وتی تەقدیمم کرد بۆ قانون بەڵام ئەو کاتە وەرمیان نەکرد سوتفە وەرمیان نەکرد. لێ ڕۆژگار هاتو ڕۆژگار ڕۆیی وتی لە پێشمەرگایەتی تەقدیم بوو واتە پێشمەرگە بوو. 2014 هات بەسەریدا کە شەڕی داعش و ئەو کاتێ لەبوو تەقدیمم کرد هەم تەقدیمم کرد بۆچی بۆ قانون هاتۆ بۆم سەیرەکەم وەرمیگرتووە وتیان 25 ئەوەنە بێ بۆ دەما. وتی سوبحان الله 24 مانگ ڕێک شەڕی داعش و ئەو کاتێ لەبوو ڕێک کارەساتێک توشمانات ئیتر نەمتوانی بڕۆم بۆ دەوام و وتی خاسی شۆ بوو مادە بریندار و ئەوانە بوو ئەو کاتە لە شەڕەکە خاسی شۆ بوو بەڵام وتی نەمتوانی 2019 هەم تەقدیمی کردووە بۆ قانون وەریان گرتەوە. ئێستا مەرحەلە 4 قانونە. ئەمەوێت لەم چیرۆکە ئەوەت پێ بڵێم ئەگەر ئەوش وەقسەی خەڵکی بکردایە بووی کە شەهادە هیچ قیمەتێکی نییە ئەوە نەیەتوانین بەردەوام بێت لە خوێندنەکەی بەردەوام بێ بەرەو ئامانجەکەی. گرنگ ئەوەتانێ ناخی خۆت ئەزانێت کە بەردەوامی لەگەڵ ئامانجەکەدا واتە گوێ بە دەرەوە نەدەیت. دووەم خاڵ ئەوەتانێ شەهادە بۆ هاوسەرگیری و ماڵپێکێنان زۆر گرنگە واتە چیرۆکێک هەر واقعیان کە ڕوویداوە ئەویش لە کۆندا کوڕێک ڕۆیە داوای کچێک کە خۆی فیتەر بوو کچەکە وتی شووی پێ نەکەم لە بەرەوەی شەهادەت نییە بەڵام لە هەمان کاتا کوڕەکە ڕەنگە ئەو پارەی کە مانگانە بەدەستێنە لە مامۆستایەک ڕەنگە لە دکتۆرای زیاتر بێت کە پارەکەیشی زۆر باش بوو بەڵام لەبەر کچەکە لەبەر چی شووی پێ نەکرد کە شەهادەی نەکرد کەواتە شەهادە لەورانە گرنگە واتە شەهادە کە لەورانە بوونە ئەڵێ قیمەتی نییە زۆر بەسوودە بۆت هە لە ڕۆژگارێکا ئیسفادەی لێت. خاڵێکی تر لەوانە کە بۆ دەرەوەی بووە تۆ کە خوێندکاریت کە 106 تەواوەکەی شەهادەیەک بەدەستێنی تۆ چوزانی ئەوەی زانکۆیە زانکۆکە ڕەنگە 4 ساڵی پێ بچێ 5 ساڵی پێ بچێ 6 ساڵی پێ بچێ تۆ چوزانی 6 ساڵی ترچی ڕۆدا 5 ساڵی ترچی ڕۆدا 4 ساڵی ترچی ڕۆدا یان بۆ نمونە
لە شەهادەکەت پێویستە بێت بۆ دەرەوەی وڵات بێگومان پێویستە بێت ڕەنگە لەورانە کارێک نەکەی کە عملەی بێ شتێک بێ بێگومان شەهادەکەت بێ کارێ باشتر بکەی لەورانە واتە کوردستان کە ببینین وەکو دووکەڵێکە کە ئەو سەرەکەی دیار نییە خاڵی چوارم ئەوەتانێ بە تایبەت بۆ پۆلی دوانزەکان کە تۆ گەشتی دەبە پۆلی دوانزە کە قۆناغێکە پێی ئەڵێن قۆناغێک پێش چوونە زانکۆ واتە حیف نییە 12 ساڵ 11 ساڵ هاوردتە کە دووە ئەوەنە کۆشش لەم ئاخرەدا واز دێنی تو بڵێ تەوا واز دێنم ناخوێنم یعنی حیف نییە بەلاتەوە کە ئەوەنە خوێندووتە و بەرەو ئاماجەکەت ڕۆیشتوت و نەک لە ناوڕاستی ڕێگا بەڵکو لە کۆتایی ڕێگەی پەشیمان بیتەوە نابێت ئەبێت بخوێنی ئەبێت بەرەو ئاماجەکەت بڕۆی گوێمەدە بە کێشە کۆمەڵایەتەکان ڕاستە چەندین کێشەمانەی قەیرانیداری کۆمەڵایەتی سیاسی ئەم شتانە بەڵام بەلای تۆ گرنگ نین ئەمانە ژیانی تۆ ناگۆڕێن ئەبێت لە خۆتۆ دەست بکەی ئینگلیز قسەی جوانیە ئەڵێ هەر کاتێک کاتی گۆڕانکاری واتە گۆڕانکاریکە لە ڕووی جەستەیە و واتە فیسۆلۆژی لە ڕووی دنیاییەوە بوو لە ڕووی ژیانی خۆتەوە بوو لە ڕووی هەموو شتێکەوە بوو ئەو کاتەیە کاگەرێ زۆر گرنگی بێتی واتە کاتی گۆڕانکاری تۆیە شەهادەیە کە لە پۆلی 6 دای ئەتوانی ببڕی ئەڕێتە زانکۆ ڕەنگە دوای ئەو بڕۆ دەرەوەی وڵات جاڕی داخلی ئەدوێنی دەرەوە شار ئەم شار ئەو شار واتە لەوەدا نامێنی کە هەر جاران ئەوەی بۆ قوتابخانە و ماڵ واتە ئەمە نامێنێ ژیان تەگۆڕێ ڕەنگە ژیانت بکرێتەوە ڕەنگە ئەگەر کچێکی ژیانی هاوسەرگیری پێبینی خەڵک بناسی ڕەنگە ئەگەر کوڕێکبی خەڵک زیاتر بناسیت ڕەنگە ئیشێ باشتر بکەیت ڕەنگە بۆیتە شارێتر ئیشێ باشتر دەستکەوێت بێگومان ئەبێت هەوڵداریدا ئەمەوێ ئەوە بڵێن ئەمێ بۆ دایک و باوکان ئەوەتانە کە مناڵەکانتان بەم کێشانە سەرخاڵ مەکەن و بڵێن بڕۆنە بەر ئیش و ئەم شتانە بڵێ کە لە شەهادەکەم بۆ بێنە ئەنجا ئیش بکە بڵێ من پێویستم بە ئیشی تۆ نییە پێویستم بەوەیە کە شەهادەیەک بۆ خۆت بەیان بکەیت ڕۆژێکیان باوک و کوڕێک هەبن لەناو بازاردا واتە شت ئەفرۆش پاشایەک ئەداتە ناو بازارەکەدا تێدەبەڕێ و ئەڵێ با کۆمەڵێک پرسیار بکەم ئەڵبەتە لای کوڕێگیان پرسیاری لێ بکەن ئەڵێ بۆنە ئەم شتانەتە بەچەنە ئەرزاکە بۆ نمونە ئەو شتانی کە ئەیفرۆشە ئەڵێ ئەمە بای ئەوەنێ ئەو بای ئەوەنێ ئەو بای ئەوە باشە ئەڵێ ئەمانەیە زانی لەبارەی دنیا واتە پرسیاری دنیای نەیکردسانی ئەی بزانم لەبارەی دینیەکەی وە چۆنە وتی پرسیارم لێ کرد هەمووی وەکو خۆی ئەویش جوابدایەوە پاشا خەڵاتێکی دادی کاتێک کوڕەکە گەشتۆ گەڕاوە بۆ ماڵ خەڵاتەکەی داوە دایکی وتی دایکیان ئەم خەڵاتەمە بۆ خەڵکی حەزەکەم دەستکاری نەکەیت ڕۆژگار تێپەڕی باوکی لە ناو بازار بوو شتێفرۆش هەم پاشا دایانەوە بازاڕەکە کە بینی هەم پرسیاری لە خەڵکەکە کرد و گەشت بۆ لای باوکی کوڕەکە پرسیاری دنیای لێ کرد کە وتمان دوکانەکەی شتێفرۆش ئەوانەیە هەمووزانی پرسیاری دینی لێ کرد هیچی نەزانی وتی مادام ئەمە هیچ نازانێ ئەبێت لە سێداری بدەن لە ڕۆژی ئەمەنە بۆ دەی ڕۆژگار ڕۆی و بردیانە لای پەتی سێدارە و دوای ئەوە کوڕەکە گەڕاوە بازار وتی لە خاوەن هاوسەی دوکانەکان پرسیاری کرد وتی کوا باوکم وتی پاشا پرسیاری لێکرا ئەوش نەیزانی و بردێتی وایدا کوڕەکە بە زوویی گەڕاوە بۆ ماڵوتی دایکیان ئەو ڕۆژێکی هەدێکم دابێت لەکوێ هەڵت کردن بیدەبوو بردی و بەڕاکردن بە زووی ڕۆی بۆ لای پاشا خستنە کارەکان نەیانێش بۆ نای بەڵام پاشا وتی ئەوە کێیە با بێ بۆلام ئەو مناڵە بچووکە ڕۆیش بۆ لای پاشا وتی پاشا من ئەناسیتەوە پاشا وتی ناسەمە وتی ئەها ڕۆژێکیان هاتی تۆ ناو بازار و پرسیاری لێم کرد و لە ڕووی دنیایی و لە ڕووی دنیا هەموویم زانی وتی ئەها وتی ئەوە کوڕەکە ئەنجا وتی ئەوە باوکی منەکە کردوتە پاشا وتی لەبەر ئەوە کردومە کە لەبارەی دینیمە هیچی نائەزانی بۆیە ئەبێت لە سێدارەی بدە بۆیە من ئەمەوێ کوڕەکە وتی ئەوە دیارەکەت پێ ئەدەم بەڵام لە بەرامبەریان باوکم بدەوە بەڵام پاشا وتی نەخێر نادەمەوە لەبەرەوە هیچی دەزانی بەڵام کوڕەکە قسەیە جوانی کرد وتی پاشا خەتای ئەو نییە
کە باوکم هیچ نازانێ خەتای باوکی ئەوە واتە کە من شتێک ئەزانم بە بۆنەی باوکمەوەیە واتە بە بۆنەی خێزانەکەمەوە کە منی ناردۆتە بەر خوێندن و ئەو هەموو شتانە ئەزانم بەڵام ئەو تاوانی چیە کە باوکی نەینا بۆیە پاشاوتی ڕاست دەکەیت و کوڕەکەیش لەگەڵ خۆی باوکی بردەوە ئەمەوێت لەم چیرۆکە ئەوەت پێ بڵێم کە شەهادە و واتە مناڵەکەت بنێری بۆ بەرخوێندن زۆر گرنگە لە کۆتاییە ئەوە بڵێم بە تایبەت بۆ پۆلیدۆنسەکان گوێی خۆت و دەمی خۆت قەپاتکە لە ئاستی خاکیدا واتە گوێی خۆت قەپاتکە واتە ئەگەر بە باشە باسییان کردی واتە وتیان تۆ زیرەکی تۆ ئەتوانی هەوڵ بدەیت کە گوێیان لێ بەرێت ئەگەر وتیان تۆ خراپی و ناتوانی هەر گوێیان لێ بەرێت دەمت داخل لە ئاستیاندا واتە قەپاتی بکە ئەوەتانێ کە جوابیان مەدەرەوە بە باشە یان بە خراپە ناخی خۆت ئەزانێت هەوڵ بدە بۆ ئەوەی بە ئامانجەکەت بگەی بەو شتە بگەی کە ئەتەوێت واتە هەوڵ مەدە بۆ شتانێک کە ناتەوێ و واتە حەزت لێی نییە و بە قسەی خەڵکی بکەیت بۆیە بەرەو ئامانجەکەت بڕۆ بۆیە سەبسکرایبی کەناڵەکەت بیرنەجێ و زەنگۆڵەکە چالاککە بۆی لە زنجیرە ڤیدۆکانی تردا کە بە ناوی هاشتاگ لەگەڵ پۆلیدۆنسە بڵاو بکەوە ئاگاداری وەڵایکی ڤیدۆگەت بیرنەجێەوە سەر وە کۆمنت بکە بۆ ئەم ڤیدۆیە بەلاتەوە چۆن بوو وە کۆمنت بکە ڤیدۆی داهاتوو لەسەر چی بکەم کە بۆ ئێوە بەسوودا زۆر سوپاستان دەکەم هەر شاد بن و بمێنن بەسەر